وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ڕووداوەکانە هەفتەیە ڕابردوو ئەگەرچێ خەڵک پێی وایە کە ئێمە ئێشێ نەزەرە خۆمانی سەبارەت بەم ئەوزاع بدەین، بەڵام ئێمە وەکو هەر ئینسانێکی تر کە ها بە شوێنە باوەڕەکانە خۆی و ها بە شوێنە ئامانجەکانە خۆیەوە، مەسائلێک بەلامان گرنگ و مهمە کە بە کەڵکمان دێت. یعنی ئەتوانێت ئێمە بەهێز بکات، یعنی ئەتوانێت نشاتێک و شوورێک بێرێتە ناو زندگی ئێمە. بزان ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ هەر لە ڕۆژی ئەوەڵ و ڕوانینی نیسبەت بە مەسائل بە پێچەوانەی تەمامی هێزە دەستکردەکانی سەرزەمینی کوردەوار بوو، ئەو هێزانەی کە کۆرپۆریشنەکان و نظامە جودۆ کریستیانەتی بۆ ئومەتە کوردی دروست کرد بوو. بۆ مثال ئێمە هیچ وەخت ئەو شتەی کە ئەمانە پێیان وت تاریخ یا مێژوو ئەو جۆرە بەکارمان نەهاورد کە ئەمانە بەکاری تێرن. تاریخ یا مێژوو ناوزەت کرابوو بە ناوە علمێک کە مشتێک لەشپەروەرە فاسد بە ناو سەواد و بە ناوە لەزەت بردنە لەم سەوادە بۆ ژیان نەکردنە ئومەتە کوردی بەکاریان ئەورد و تەبلیغیانە کرد. تەبیعەتەن ئێمەی کورد و ئێمەی ئومەتە کوردی بە بەشێک لە تاریخ کارمان هەست و احتیاجمان هەست، بەڵام ئەو بەشە لە تاریخ بۆ ئێمە مهمە کە بتوانێ ڕۆڵێکی سەرەکی لە هێنانەوەی هێز و قودرەت و دەسەڵات و داهاتوو بۆ ئومەتە کوردی بگەڕێنێتەوە. هەر شتێک لە ژێرە ناوە تاریخ و مێژوو نەتوانێت هێزە نشات و شوورە ژیان بۆ ئینسانە کوردی بگەڕێنێتەوە، توڕەهاتێکە کە ئێمە فڕی ئەدەین و ئەستفادەی لێ ناکەین. و ئەمما بێمە سەر ئەمەی کە ڕووداوەکانە هەفتەیە ڕابردوو گرنگترین و مهمترینی هەڵبژاردنەکانە یاڵەتە متحدەیە ئەمریکاس. بۆ ڕاپەڕینتان دقیقە قسەی لەسەر نەکرد و بۆ لەسەری قسە ناکات. و ئەمما خەبەرێکی تر، دەرگیربوونە مەقتەعیە پەکەکە تەکە پارتە دموکراتە کوردستانە عێراق. بۆ ئێمە بەحسە ئەمە ناکەین، بۆ بەلامانەوە مهم نییە. ئێمە خەبەرێک بەحسەکەین و تەحلیلی ئەکەین گرنگ بێ بۆ ئومەتە کوردی، خەبەرێک بێ لە ڕاستای بتەوکردنە شۆڕش ئینسانە کوردی لە بەرامبەر نظامە ئینقیاد جەهانیە، باسکردنە لە خوێڕیەکانە پەکەکە، لە تفەنگچیە حیزەکانە پارتی. هیچ قدرەتێ بە ئومەتە کوردی نادات. بگرە قدرەت لە ئومەتە کوردی ئەسێنێت و بگرە دوژمنانە ئومەتە کوردی لە شێوەی خودی یا خۆبوونا پێناساکە. لەم تریبوونەوە ئەعلامەکەم، ئەگەر تەرەفدارانە پەکەکەوە پارتی پیاگن دەست بخەنە ناوە بینە قاقای یەکتری وەکو کەر یەک بیتۆپێنن بنبڕە یەکتری بکەن، تا بزانم ئەو پیاگە هەن بنبڕە یەکتری بکەن. ئەم خەبەری دەرگیریە پارتی و یەکێتیە فقط گەرە کێسی ئەمرێکی واقع بەناوی هێزی کوردی بخاتە ناو زەهنە ئێمەوە. ئەمە شەڕە براکوژیە، حەزی ئەکرد یەکترتان وەقەپ هەڵەدڕی، مشتێ حیز و فاسد و تفەنگچی و بێشەرەف و گەواد. دەی ئەگەر پیاگن سەڵمەکەن لە یەکتری. ئەوە نەزەرە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆس. ئەم خەبەرە نە خەبەرە ئومەتە کوردیە، نە بە دەردە ئومەتە کوردەخوا، نە ژیان بۆ ئێمە تێرێتەوە، بەڵکە ئەم خەبەرە ئێمە داگیرکراوتر، پاسیفتر، خەسیاکتر، داڕنیاکتر، بێهومێتر، بێئایەندەتر و نگریستر دروستەکات. ئەم خەبەرە کە دروسی ئەکەن لە ڕاستای هێشتنەوەی پارتی دموکراتی کوردستانی عێراق و پەکەکەس و لە بینچوونە ئەم دوو هێزە، ئەم دوو قودەیە سەرەتانیە، یعنی هەنگاوێک نزیکتربوونی ئومەتە کوردی بەڕێگەی مبارزەی ئەسڵی خۆی و تۆکمەیە خۆی. پس لەگرا ئێوە ئەزانن ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ خەبەرێک بە خەبەر ئەزانێت کە هێز بدا بە ئومەتە کوردی.
خەبەرێک بە خەبەر ئەزانێت و تێ لەسەری قسە ئەکاوە تەحلیلی ئەکاوە بۆی مهمە کە بتوانێت نشات و شووری ژیان و پەسڵانە ئومەتە کوردی بدات. پەسڵەن یعنی هەمان ڕستاخیزە ئومەتە کوردی بدات. ما بەقی خەبەرەکانێکە بۆ ئێمە دروستیانەکان ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ ئامدانە ئیگنۆریانەکە و ئامدانە ناڕوا بە دەوریانە و ئەزانێ دروستکردنە ئەم خەبەرانە خەریکە کۆمەک بەکێەکە. پس من گوزەرا نەزەرێک سەبارەت بە هەڵبژاردنەکانە یاڵەتە متحدەیە ئەمریکا لە ئاخرە دەیبێتەکەوە ئەدەم و ئەم تەحلیلە بچووکەی کە سەبارەت بە دەرگیریە بینە پارت و دموکرات و کوردستانە عێراق و پەکەکە کردم. دووبارە تکراریەکەمەوە نەزەر ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ ئەمەسە حیزەکانە پەکەکە و گەوادەکانە پارتی ئەگەر پیاگەن بن یەکتری بۆڕن سەڵمەکەن ئێمە تەشویقتانەکەین تەبریکتان پێژین دا پیاگون لە یەکتری بۆڕن تا بزانم ئێوە و پیاگە هەن ئێوە ئەربابتانێکێکی ترە و ئەم نەمایش و تەئاترە بۆیە ئەکەن ئەم ملەتە بەدبەختە خەسیاگە فاسد بووگەی ئومەتە کوردیە تەماشای دەمە ئێوە بکات و لە بازیەکەی ئێوە گیر بوێت وەکو ئەوەی کە مشتی ئەحمەق تێرن لە ناوە تەلویزیۆنەکە وەختی بەحسەکەژێت توێژەکانە جۆرا و جۆرە ئەم سەرزەمینە وەکو ڕووناک بیران دەی ڕووناک بیری واتی ئەم سەرزەمینە تۆوە خۆت ئێژی ڕووناک بیر کاورای جاهلە ئەحمەق جا بەدبەختی ئەمەسە هەر ئەحمەقێک تۆزیە پەرچی چەرمە کردوویەوە خۆی ئێژێ ڕووناک بیر لەم سەرزەمینە هەروە موشانە ساحێویان نییە خۆ هەر ئەحمەقێک کە ئەیوە لە ناوی تەلویزیۆن و خۆی ئێژێ مامۆستا و ڕووناک بیر و تێگەیشت و مبارز و چوزانم ئالەم جۆرەشتانە. من گرتە ویددیۆیەکی بچووکم دانیاگە لە پێیجەکەی خۆما 2 دقیقە وردەیەکە ئیمڕۆ لە ئاواجێ بە ناوی ڕوانە زەردۆیی کە سەر بە ئوستانە کەرماشانە وا لە نێوانە جوانڕۆوە پاوە لەسەر سنوورە هەڵەبجە و شارە زۆر سپاهە پاسداران و نیروی ئەنتزامی چووگە سەناوە ئەم ئاواگیە بە بەهانەی دەستگرتنە بە سەرە پەزە قاچاخێ کە ئەڕوا بۆ کوردەوارە داگیرکراو لەلایەن عێراق پەزە عیدەیەکی کە سەر بە خەڵکی ئەم ئاواگیشە نین سەر بە تایفێکی ترن زەبت کردگە گرتگنی پەزەکانی و هاورگێسی بە ناوی ئاواگیەکە بە هێزە سەربازی تێپەڕێنەوە پەزەکان بووە وەکو ئەوەی کە ئیستە لە منتەقەی مەریوان خەریکە نەوکارەکەن لە مناتقی ترا خەریکە نەوکارەکەن ئەڕۆن پەزە مەردم ئەگرن نیروی ئینتزامی و سپای پاسداران و بۆ خۆیان ئەیفرۆشن بەڵام خەڵکە ئاواگی ڕوانە زەردۆیی داعوەز نەخوار و دەرگیرەون تەکە نیروەکانە دەوڵەتە کۆرپۆریشنیە ئێرانیە جوولەکەی ئانووسی و پەزەکان لە دەستیان دەرتێرن گەرچە پەزەکانیش هەنە خەڵکە ئاواگی نییە. من بۆ ئەم خەبەرم بەلاوە مهمە و بۆ ئەم خەبەرە تەفسیرەکەم سوالە گەورە ئەمەسە ئایا قەبلەن ئەم کارە لە کوردەوارانە کریاگە با قەبلەن کەسانێک کە کارە شووتیان ئەکرد قاچاخیانە کە شووتی بەو ماشینانە ئەیانوت کە لە ناوە ئیزبازڕسیەکانە دەوڵەتە ئێرانیە گازیان ئەدا و دەرەچوون و کالای قاچاخیان پێبوو بۆ لە ئاواگیەکانی ترا پارچە چایی ویسکی ئەم جۆرەشتانەی کە قاچاخەکریا خەڵک ڕاینە ئەماڵینەیە هێشتکە نیروی ئینتزامی نەیگرێت باوا بوو بەڵام بۆ ئەوانە بەلای ئێمەوە مهم نەبوو بۆ ئێمە ئەومانە بەحس نەکرد بۆ ئەم خەبەرە بەلامانەوە مهمە ئەمە ئەهەمیەتەکەی وا لە تەولیدێک لە کوردەوارە ئەکرێ لە کالایە کە ئەمانە تەحتە ناوە کالای قاچاخ ناوی ئەوەن بزانن ئەو یەکی کالایەکی دروستکریاگە لە ناوە ئەم دەوڵەتانی ترەسە تێتە سەرزەمینە کوردەوار مافیایەکی گەورەی وابەستە بە قودرەتە کۆرپۆریشنەکانە منتەقەوا لە پشتیە خەڵکی کوردی برگەسە ناوە کۆڵبەری و هێسری و نادروسی و ئەمە نەمەورەدە پەسەندە ئێمە نە ئەستقباڵی لەیەکەین نە بە حرەکەتێکی دروستی ئەزانین نە بە کارێکی دروستی ئەزانین ئەم مەسئلە ئەمەی کە عیدەیەک ئیمڕۆ لە کوردەواری داگیرکراو لەلایەن کۆرپۆریشنە جوولەکەی ئانووسیە ئێرانی
خەریکن. مەڕوو ماڵات، حەیوانات، وەڕانە حەیوان ئەوەن بەرەو جێگەیەکی تر بیفرۆشن کە پوڵێکی زیاتریان بۆ بکات، مهمترە، دروسترە و ئیقتساد و ئابووریە بوومیە ئومەتە کوردیە. ئێستا من گەرەکمە ئەم تیکە بکەمەوە بزانن تەواوی ئەوانەی کە ئیمڕۆ خەریکن دنیا ئەخوەن لە ژێرە ناوە دەوڵەتەکان و وا خەریکن بەرخورد ئەکەن کە ئەگەر دەوڵەتەکان نەون ئینسانەکان یەکتری هەڵ ئەدڕن لەسەر ئەساسە تئۆریزەکردنە دەوڵەتە هابزیە ئاغای تۆماس هابزە. ئاغای تۆماس هابز بۆ خاتری ئەوەی کە حکوومەتێک کە تێرێتی مەطلوبی بکە بێژێ ئەم شتەکە ئیستە تێت مەطلوبە ئێشێ شتی بەر لە ئەو نامەطلوب بکە. یعنی چی؟ یعنی ئاغای تۆماس هابز وەختی گەرەکێسی بێت ئەو شتەی کەوا لە مێشکی خۆیان تئۆریزەی بکاتەوە و بێژێ ئەمەی کە من ئێژمی فرەخاسە ئێشێ ئەوەی بەر لە ئەوەی کە ئەم بێژێتی مەوجود بووگە بیکا بەخراپ. خب ئەو ئێژی چی؟ ئەو ئێژی من دەوڵەتێکی مطلقە تێرم، دەوڵەتێکە وەسە خوا و لە خوا قودرەتمەندترە. ئەم دەوڵەتە بۆ خاسە بۆ خاتری ئەوەی کە وەزعیەتە بەر لە دەوڵەت فرەخراوە و دەوڵەت خاسە. وەزعیەتە بەر لە دەوڵەت چییە؟ ئەم ئێژێ وەزعیەتە بەر لە دەوڵەت وەزعیەتە تەبیعیە. وەزعیەتە تەبیعی یعنی دەوڵەت مەوجود نییە. ئێژێ کە دەوڵەت مەوجود نییە ئینسان گورگە و هەر ئینسانێ ئەبێ بە گورگی ئینسانێکی تر. بۆ چون ئینسانەکان بە گوێرەی شەهەوات و مەنافعیان و ئەڕۆنە بەرەوە و دەرنەتیجە لە وەزعیەتە تەبیعیە ئینسانەکان یەکتری هەڵ ئەدڕن بۆ خاتری ئەوەی کە وەزعیەتە تەبیعی دائیمەن وەزعیەتی شەڕە نێوانە ئینسانەکانە تۆ ئێشێ بێت و وەزعیەتێکی دەستکرد دروستکەی بەناوە دەوڵەت. دەوڵەت سڵحە عمومی تێرێت. دەوڵەت چیەکە؟ دەوڵەت کاکە ئەحمە و کاکە عەلی واوە یەک و شەڕیانە ئەسلحە لە دەستی هەرتکیان ئەسێنێ ئەسلحەکە درێتە دەسە خۆیوە لزا کاکە ئەحمە و کاکە عەلی ناتوانن شەڕکەن، شەڕیش بکەن دەوڵەت دەداوە مری سەریان. ئەمە لەگرا تەناقوزێکی گەورەی تەناقوز ئەمەسە. ئەوەڵەن ئەو بۆ خاتری ئەوەی کە دەوڵەت مەطلوب کا وەزعیەتە تەبیعیە تعریفەکاتەوە کە نامەطلوبیەکە. ئەو ئێژێ لە وەزعیەتە تەبیعی ئینسانەکان گورگی ئینسانن دەی درۆ ئەکا لەمە درۆ ئەکا بەڵام لەکوێ داستانەکە تەواو ئەکەوێتە دەرەوە لەوەی کە ئەو مەردمەکە ئەخەسێنێت ئەسلحە لە دەستیان ئەسێنێ وەلی ئەسلحەکە داتە دەسە مەوجودێک هەر وەسە و مەردمە وەلێ ئەم دەفعە هەر ئینسانێ وەکو گورگ کە ئەخەسێنێت حەیوانێکی عەجیب و غەریب دەعبایە بە ناوی لەڤاتاین دروست ئەکا. لەڤاتاین قودرەتمەندترین دەعبای دنیاست یعنی دەوڵەت لەخوا قودرەتمەندترە. قسەی ناوێ بە دوو هەر حکمێکیدا ناشکێت هەر کەمەیلی بێ لە بەینی ئەوات ئەسلحە لە دەستی مەردم ئەسێنێ و ئەسلحەکە کەوێتە دەس خۆی خۆیشی کێس خۆیشی بەشەرە. لەم وەسەتە مەردم ئەگۆڕێت ئەما دەوڵەت ناگۆڕێ. مەردم لە گورگبوون ئەو نۆ ئینسان بەڵام دەوڵەت لە گورگبوون ئەوێتۆ لەڤاتاین خەیلێ گەورەتر لە گورگ خەماوێتۆ دەوڵەت. ئیسە دەوڵەت گەرەکێ چی بکە؟ دەوڵەت عدەیەکە کە لە ژێرە سیستەمێک و مؤسساتێک دەست ئەگرێ بەسەر سەرزەمین و جوغرافیایەکی تایبەتی دیاریکرا سنوور بە دەوریەوە کێشێت و ئێژێ ئەگرا سنوورە ئەم دەوڵەتەسە. ئەم دەوڵەتە بەناو مەردمەکە پێناسەکە دەوڵەتە ملی. ئەم دەوڵەتە چۆن کارەکە چۆن مەشروعیت پێیەکە؟ ئەوەڵین کارێکە ئێکە ئەمەسە سەبت و زەبتی زاوزێکردن و مردن.
بۆیە تۆ ئەوێنی مەسەڵەن لە سەرزەمینە ئێمە کۆرپۆریشنە ئێرانی تا ساڵەکانی 50 تا دەهەی 60 خەڵکی ئەم کوردەوارە بوو شناسنامە هۆڤیە کارتی هۆڤیەت و کارتی شناسنامەی نەیبوو یعنی بە هۆڤیەتە ئەم دەوڵەتە دەرنەهات بوو. پس دەوڵەت سنوور جغرافیایی تعریفەکاتۆ زاوزێ و مەرگ تەسبیتەکە. هاو کات دەوڵەتێ کنترۆڵ ئەگرێ بەسەر حیات و مەمات و بژێ و مەردم لە جامعە. چی ئەکا؟ دەوڵەتێ کنترۆڵە بازرگانی بەرهەمهێنان و نان و خۆراکە مەردمەکە. دەوڵەت لەگرا ئینحیسارە چەکوا لە دەسیە، ئینحیسارە زۆروا لە دەسیە، تێ ئینحیساری پوڵیش ئەگرێتە دەسی. شتێ دروزەکە بە ناوی پوڵ میترێکە ها بە دەستی ئەم دەوڵەتۆ هەر وەختێ مەیلی بوێ زیا و کەمیەکە. پس ئەمە حەکایەتە چییە؟ دەوڵەت تێت بە مؤسساتە خۆی و بە کاغەزێک کە پێی ئێژێ پرامیس نۆت، یعنی کاغەزێکی قەوڵ پێدریاک، ئاوا تعریفیەکاتەوە کە بازرگانی نێوانی ئینسانەکان ئاڵ و گۆڕکردن وەچەوەچکردن تاو توێکردنە ناوە ئینسانەکان کنترۆڵ ئەکا. کە من وەختێک لە باخەکەما سێ و بەرهەم تێرم، کاکە ئەحمەڵ گەنم بەرهەم تێرێت، من و کاکە ئەحمەڵ بڕۆین لە جێگەیەکە سێوەکان وە گەنمەکانمان تەبدیل بە شتێکی تر بکەین کە بتوانین ما بە قێشتەکانە ژیانمان بسێنین. گەورەترین دزی لەگراکرێ، گەورەترین دزی لە مەردمانە سەرزەمینێک لە بەشە پوڵەکرێ. ئەو کەسەی ئینحسارە پوڵی وا لە دەسا، ئەو کەسەی وا پوڵەکە داڕنی. دەوڵەتە ئێرانیش وەکو تەمامە دەوڵەتەکانی جەهان، یعنی کۆرپۆریشنەکانی جەهان، شتێکی دروست کردگە بە ناوە تەمەن. هەرچی سروەتی ژێرزەمینیە سەرزەمینە کوردەوارە حڕاجی کردەوە ئەیفرۆشێت، یەک تەمەن لەمە ناگەڕێتەوە لای ئەم سەرزەمینە. ئەوەی ئەو ئەیگەڕێنێت و خەرجی چی ئەکا؟ خەرجی ڕێگەوبانێکی ئەکا بۆ کۆنترۆڵی زیاتری مەردم، خەرجی پادگان، چەکوچۆڵ، ئەسلحە، دەستگای ئەمنیەتی، مؤسساتی کۆنترۆڵکردنی مەردمی ئەکا. بەشێک لەو پوڵەکە خەرجیەکە. و تۆ ناوێنی یەک چت لەم جامعە دروست بوێت کە یارمەتیە ئابووری و ژیان بەختەوەرە مەردم لەم جامعە بە. هاوکات لەگەڵ ئەمە دەوڵەت لەم سەرزەمینی ئێمە کە بەشە کۆرپۆریشنە ئێرانیەکەی بەشێکی گەورەست، سەرزەمین ئێمە سەرزەمینێکە کە لە لەحازە کەشاوەرزی و زەراعەت و بەرهەمهێنان هیچ ئەتوانێ نانە مەردمە خۆی بە، ئەتوانێ سادراتیش بکات، یعنی بردە، نازانم چی پێژن، سادراتیش بکات، بەرهەم بەهەنێری بۆ وڵاتەکانی تریش. پس لەگرا چی دەرامەدە لە فرۆشتنی سامانە ژێرزەمینیەکان؟ ئەوەی کە ناوی دەوڵەتە کە بریتین لە عیندەیە تەبەقەیە ئۆلیگارش و ڕەندخۆرە سەر جامعە کە لە ڕێگەی مؤسسات و سیستەمە و بە ئینحیسارات خەریکن کارەکەن و ئینحسارە هەموو شتێکیان گرکەسە دەسۆ. ئەو جارە تێن هەر ئەم بەرهەمەی کە مەردم بەرهەمی ئەهێنێت بە شێوەیەکی فرە هەرزان لە دەستیان دەرتێرن و تەوزیعی ئەکەنە سەر مابەقەی جەمعیەت. مثال بەم ئەم پوڵە تڕۆی دەوڵەتە ئێرانیە لە بەرامبەر ئەرزە خارجی و پوڵە ئەمریکا هەر دۆلارێ بوو بە 30,000 تمەن، هەر دۆلارێ بوو بە 30,000 تمەن. بەڵام ئەوەی کە بەرهەمی دروست ئەکرد، مەسەڵەن حەیوانداریە کرد، پەرواری بوو، گۆشت تەولید کا لەم سەرزەمینی ئێمە، ئەم ئینسانە کوردیە مەجبور بوو کیلۆی گۆشتی خۆی بدا بە ئەوەی کە بەرهەمی ئەهێنێ بە 70,000 تمەن. 70,000 تمەن دانەیە پرای دە قڕۆڵ وا ئێژی فڕغۆنە 100 ملیۆن تمەنە. ئەم کیلۆی گۆشتی بەرخ ئێشێ بداوە 70,000 تمەن تا لە قەساویە بیدەنەوە 140,000 تمەن. و دەوڵەتە ئێرانی نایەڵێ کە
پەرواریدارە کورد لەم سەرزەمینە بە ئەندازەی زەحمەتە خۆی بەش بوات لە بازار و لە ئابووری بۆ چون میترەکە کە تمەنەکە بێوا لە دەستی ئەو هەرچیشتە دزی گێسی لەسەر شانە ئەم مردمە دانیشتگە ئەم مردمە گۆشت و گەنم و ئەوانە بەرهەم ئەهێنێت بە شێوەیەکی فرە ئەم سەتحی قیمەتی ئەمانە تێرێتە خوارەوە کاورای شوان کاورای پەرواریدار ئێشێ مۆبایلێکی قۆڕی چینی بسێنێت و 10 ملیۆن تمەن بۆ ئەم مۆبایلە ئێشێ 6 بەس 7 بەس بۆ مۆبایلێکی قۆڕ ئەو تا 7 بەس پەروار ئەکا زەحمەتی دنیا ئەکێشێ و هەزینەی دنیا ئەدا وەلی دەوڵەتە ئێرانی کە تەمامە ئەم دزیانە ئەکا بۆ خاتری ئەوەی مردمەکە ئیتر لە برسیان نەمرن فشار تێرێتە سەر بەرهەمهێنەرە کورد وە کالای ئەو گران ناکات یعنی وەختێ دینار دۆلار ئەوێتەوە 30,000 تمەن گۆشت لە پەرواریدار ئەسێنەوە 70,000 تمەن یعنی تۆ ئێشێت تەماشا بکەی بێژی کیلۆی گۆشت لە دەسە کاورا بە سوورەتە حیوانە زێنێک کە 6,000 تمەن 70,000 تمەنە لێ ئەسێنن ئەکاتە شتێ حدودە 2 دۆلار ئەکاتە شتێ حدودە 1.5 پۆند تۆ هەرچیشتە بە ناوی کالای لوکس لە یەخچاڵ ماشین لە باشووی ئەوەی کە هاوردە ئەکرێ بۆ کوردەوار بە دۆلار تێت هەموو هەزینەی ژیانە ئەم ئینسانە کوردیە بە دۆلار پەرداختەکرێ لە سرویس و خەدەمات گرتگە تا کالای لوکس بەڵام بەرهەمێکە خۆی بە وجودی تێرێت تەکە قیمەتە جەهانیە بەرابری ناکە مەشیە کیلۆی گۆشت حدەئەقەل 8 دۆلار وایە حیوانە زێنک 7 دۆلار وایە 2.5 دۆلار بە نسبەتە قیمەتی جەهانی منێژمە پس لەگرا ماڵە کێ وێرانەکەن هەزینەی دزی و فزیەکانە تارانیان و پوڵهایە کە ئەی دزن کاورا لە ئەسفەهان و لە تاران و لە کرمان پاڵی داگەسە و لەم شارە قۆڕە کەسیفانەی کە لە ئوردوگاه پیسترن وانە شارە سەنعەتی نە تەولیداتی واتی حیچ نییە کێ ئەیدا کەشاوەرز و پەرواریدار و ئەوانەی کە خەریکن بەرهەمەهێنن لەسەر ئەم زەویە دەوڵەتە کۆرپۆرێشنە ئێرانی بەچی ئێشێ ئومەتی ئێمە لە بین بووە بەچی بە هەبوون و کۆنتڕۆڵە ئابووری پوڵ و دانانە تەعزیرات نرخ دانانە گومڕکات و بەستنە ڕێگەیە بازرگانی و بەشداریکردنە لە ڕقابەتە تجارەتە جەهانیە کابرای کورد حەقی هەست حەقی خۆیەسی حەقی ئینسانی خۆیەسی کالای خۆی بە تمەنە ئێرانی نەفرۆشێ حەقی خۆیەسی مەیلێسی نایفرۆشێ هیچ کەسێک هیچ ئینسانێک لە بەشە ئابووریە بیزنسێ ناکا وەرشکەست بوێت کاسبیە ناکا وەرشکەست بوێت هیچ سەرزەمینێک کە ئیدعای بێت ئیجازە نادات کۆرپۆرێشنی ڕووتی کاتۆ مردمەکە ڕۆژ بە ڕۆژ فەقیرتر و بەوبەختر بوون مردمە ئێمە حەقیان هەست کالایە کە بەرهەمی تێرن قاچاخی بکەن هیچ دەست بوونە ئەسلحە ورد و درسی کۆرپۆرێشنە ئێرانی بتۆپێنن تا ڕێگەی بازرگانی و ژیانکردن بۆ خۆیان دروست بکەن یاڵاتە متحدەی ئەمریکا ئەمڕۆ کۆنتڕۆڵە دەریاکانە دنیای گرکەسە دەسەوە بۆ خاتریشی بۆ خاتری ئەوەی یاڵاتە متحدەی ئەمریکا بتوانێت بازرگانی بکە بەسەر دنیا تۆ لە ناو دەریاکانە گەرەکت بێت قەوانینە یاڵاتە متحدەی ئەمریکا پێشێرکەی بە ئەنوا و ئەقسامە ساروخێتەدا تۆ گەرەکت بێ بەر بە مەنافع و تجارەت و یاڵاتە متحدەی ئەمریکا بگری یاڵاتە متحدەی ئەمریکا مارێنزە خەڵکە کالیفۆرنیا بۆ هەڵەسێنێ تێڵێت تێرێتی لە دۆڵە جافایەتی ئایدا بە گژتووە بۆ خاتری ئەوەی مەنافعی نەکەوێتە خەتەر
ئومەتە کوردیە ئێمە حەقی هەست کە بە پوڵە دەوڵەتە ئێرانی معامڵە نەکا، کە لەگەڵ ئەساسە سیستەمە دەوڵەتە ئێرانیان نەوێت خوێنە کارمەندانە دەوڵەتە ئێرانی بۆ ئومەتە کوردی مباحە. هەر کالایە لەم سەرزەمینە تەولید دەکرێت، مردم ئێشێ هەواسیان بە قودرەت و بە ژیانە خۆیان بوێت و ئیجازە نەدەن دەوڵەتە ئێرانی لەم تاڵانە عەزیمەی ئەم سەرزەمینە ئەم مردمە تا مەرزە برسیەتی و نابودی بوات. بۆ تەواوی ئەوانەی وا تەرەفدارە نێئۆلیبرالیزمن، بۆ ئەوانەی وا تەرەفدارە ئادامە سمیتن، بۆ ئەوانەی وا تەرەفدارە بازاڕن، با بزانیت ئەمە حەقی بەرهەمهێنەرە کە بازار قیمەتی کالاکەی مشەخەسکە، نە دەوڵەتە ئێرانی، نە دەوڵەتە عێراقی و نە دەوڵەتە تورکی. ئەمە دخاڵەتە لە فەقیرکردنە مردم، ئەمە دخاڵەتە لە بەر بە بەرهەمە مردم گرتن و مردم لە تەولیدات خستنە. ئەمە کاوراخ و کارگەری شەیتان نییە سوحتایەوارە کارکا بێت بیداوە تەمەن لەبەرەوەی تۆ لە تارانە بیت دزیت، ئەو لە تەمینە نیازە ئەوەڵیەیە خۆی عاجز بێت، چواردانە کالای حیزە لوکس نەتوانێ بسێنێت و تۆ ماڵی و تەولیداتی بە مفتی لێ تاڵان بکەی و بیوەی. ئەمە ئاغاز ئەو حرەکەتە مردمیەسە کە ئەتوانێت دەوڵەتە ئێرانی تووشە قەیرانێکی گەورە بکات. ئەوە بە ئێوە سابت بوو لە ئاواییەکی ئەم کوردەوارە کە حەیوانەکان و پەزەکان هەنە خەڵکە ئاواگینیان، خەڵک بە پێچەوانەی تۆماس هابز وتی خەڵک گورگە، خەڵک لە بەرامبەر تاڵانچێتیە دەوڵەتە ئێرانی کە گەرەکێسی ئینسانە کوردی وادار بکات بە پوڵە کەسیفە ئێرانی کار بکات و کالای خۆی بە بەلاش بدات بە کۆرپۆریشنە ئێرانی مقاومەتەکە وەلایدات وەیشە پشت ئەم حرەکەتە بگیرێت. مەیلێسی بەرهەمهێنەرە پەرواریە کورد، مەیلێسی ئەیوا لە بەغای فرۆشێ، مەیلێسی ئەیوا لە دەمەشقی فرۆشێت، ئێشی بیواتە جێگەیە بیفرۆشێت کە سوودە بازرگانی بۆ بکات، کە بتوانێت ئەم بزینسە گەورە بکات، کە بتوانێت سەروەت بێرێتەوە، کە بتوانێت اشتقالزایی بکات، کە بتوانێت سەرمایە گوزاری بکات، کە بتوانێت لێو دوا شێوەی پەرواریەکەی بگۆڕێ مەحسوڵاتی جانبی دروستکە، فقط گۆشتی خام تەولید نەکا، سۆسیس دروستکە، کالباس دروستکە، گۆشتی وشک دروستکە، مەحسوڵاتی تر لە کناریا دروستکات. پس دەوڵەتە ئێرانی لەگرا بەو غەشە گەورەیە کە ئەیکا بەو میترە بەناوە تەمەن گرتگێسیە دەسەوە کە ماڵە مردمی کاول کردگە مردم نافەهمێ چه اتفاقی کەوتکە. کاکە یان 100 ساڵە پێش مردم وەگا جووتیە کرد. کەشاوەرزی مەکانیزە نەبوو، تەکنۆلۆژی نەبوو، تەکنۆلۆژی هەنە دەوڵەتەکان نییە، تەکنۆلۆژی هەنی مردمە، مردم دروستی کردگە. کابرا 100 هکتار زەمینی ئەوردە ژێرە کەشت، تخم و پەنجی ئەکرد گەنم. دەی ئەمڕۆ کاورا لەسەر 10 هکتار زەمینە گەنم ئەکاڵێت، تخم و هەفتا ئەکا، تخم و سەڵ ئەکا. میزانە تەولیدە گەنمە کەشاوەرزێکی کورد ئمڕۆ خەیلێ فەرقەکاتەکە 100 ساڵە پێشە. میزانە گەنم و مەحسوڵاتە کەشاوەرزی و گۆشتێک کە ئمڕۆ تەولیدەوێ قابلە مقایسەتەکە 100 ساڵ ڕابردووە نییە. دەوڵەتە ئێرانی کۆرپۆریشنە جوولەکەیە ئانوسیە ئێرانی بە چی ماگەسۆ؟ ئەم مردمە خۆی کارەکە 2000 دەستمۆزدە ئەم مردمە ئەدزێ و نانە ئەم مردمە داتۆ بە خۆیان، ئەو فەقەت خەریکە تاڵانەکە. ئێشێ لە ئومەتە ئێمە ملەتێکی برسی، ملەتێکی فاسد، ملەتێکی داڕمیاک، ملەتێکی فەقیر دروستکە کە ئەم ملەتە تابی مقاومەتی حیچێکی نەمێنێەوە، فقط کۆی لەوێت. زەرورەتی دەوڵەت تاڵەنچێتی کردنە بەسەر ئومەتە کوردیە و ئەم دەوڵەتە کۆرپۆریشنە جیهانیانە کە دایانیاگن بێجگە لە تاڵان، لە جنایەت، لە قەتڵ، لە کوشتار، لە ئینحیسار تەڵەبی حەجێکی تریتیان نییە. ئەمانە قیمەت تەعینەکەن بۆ کالای تۆ، ئەمانە پوڵە پارامەتری دانێن، نایەڵن بازار کارە خۆی
بکە خۆی تاعینە نرخ خۆی بکات خۆی بتوانێت بەرهەمەکانە خۆی قیمەت گوزاری بکات خۆی بتوانێت ئەرزشە پوڵە خۆی ڕابگرێت لذا دەوڵەتە ئێرانی کە معلوم نییە لەکوێ داوەزی مشتی جوولەکەی سفارش دەهەندەیە کۆمپانیە هەندە شەرقی مشتی تێ هەڵدریاگە بێشەرەف جوولەکەیان لەم سەرزەمینە ئێمە هاورد و سوار کرد بەناوە کۆرپۆریشنە تورکی و ئێرانی و عێراقی و سووری مردمە ئێمە نەک تەکنۆلۆژی پوڵدارتری نەکردن قدرەتمەندتری نەکردن بەهێزتری نەکردن تێرتری نەکردن ملهۆڕتری نەکردن بەڵکو برسیتری کردن فاحشەی کردن نابودی کردن کاولی کردن بێ مەسرەف بوون بێ قدرەت بوون بێ زەمین بوون بێ هێز بوون بێ کەسوکار بوون بێ قەوم و خێش بوون وایان بە مردمە ئێمە کرد تەکنۆلۆژی لەسەر زەمینی کوردەوارا فقط لە ڕاستای نابودی ئومەتە کوردی بوو ئەم تەکنۆلۆژیەی عەسرە معاسرە بەشەریەت فقط ئومەتە کوردی نابود کرد نە ئومەتی کوردی بەختەوەر کرد نە ئومەتی کوردی سەروەتمەند کرد نە ئومەتە کوردی بە حەیج جێگەیاند بەڵکو ترەنی هاورد جادەی هاورد تا هێزە عسکەری تا هێزە نظامی تا تانگ تا خودرۆی زەرەهی تا هێزە کۆنترۆڵ و ئەمنیەتی بە 10 دقیقە بڕواتە ناوە کانونە شۆڕشە مردم و مردم لە بین بووات بۆ ئەمانە ئەستفادە کریا لە تەکنۆلۆژی لەسەر زەمینە ئێمە ئەنا نەیهێشت مردمە ئێمە بەختەوەر بێت نەیهێشت مردمە ئێمە خەلاق بێت نەیهێشت مردمە ئێمە زندگیەکی ئینسانی ملهوڕانەی گەورە بکات نەیهێشت مردمە ئێمە تامە خوشبەختی و سەعادەت و تێپەڕاندنە قۆناغێک کە بیر لە مەسائلە گەورەتر بکاتۆ بکات مردمە ئێمە ئەمڕۆ لە تەئمینە نانە سکە خۆی عاجزە بە تەمامە زەحمەت و کارێکە ئێکە بە تەمامە بەرهەمێکە بە وجودی تێرێت لە تەرەفە دەوڵەتە ئێرانیۆ خەسیاگ داتە پیاگ و ڕمیاگە ئەم مقاومەتەی مردمە ڕوانە زەردۆیی لە بەرامبەرە هێزە کۆرپۆریشنە جوولەکەی ئێرانیە سپاهە پاسداران و نیرۆنتزامی مقاومەتێکی مردمی بوو بەڵام مردم دەبێ بزانێت ئەمانە وەختێک ئەزانن بەرەو کانونە ئاشوب ئەچن لێی دەرەچن بەڵام لۆ دووە دانەدانە تێنە سەرسوراغە ئێوەها ئیمڕۆ لە ئیتحادە ئێوە ئەترسن بەڵام بەیانی ئێوە خەفتن و ساردۆ بوونۆ دانەدانە تێن ئەتانگرن دەوڵەت وا کارەکاتها بۆیە دەبێ مەئمورانە دەوڵەتی لە بونیاد و لە بین بوون هەر کەسێ خائنە لە بینتانە بیتۆپێنن مەجال نەدەن خائن لە ناوتانە زندگیکە مەجال نەدەن هێزە ئەمنیە دەوڵەتە ئێرانی بتوانێت پابنێتە ناوە خاکتان بتوانێت بڕواتە ڕێوە دەوڵەتە ئێرانی ئیجازەی سەعادەت و خوشبەختی بە ئێوە ناداتها دەوڵەتە ئێرانی لەو ڕۆژەی هاتکە ئێوەی نابود کردگەیەوە بە چی گۆڵتان خوارگە بەوەی کە لە ناوی ماڵەکەتان هەموو شتێک کالای جەدیدتان هەست قەبلەن نەبوو مۆبایلتان هەست و ماشینتان هەست و دێ ئەم دنیا پڕە لە کالا مەس پرۆداکشن کریاگە حاڵیتانە سەدان هزار ملیۆنها ماشین تەولی دەکرێت بە قیمەتێکی فراهەرزان ئەم کالاگە تۆ مەسرفینەکەی کێ مەسرفیە کادەی دەم اقتصادە چۆن ئەگەڕێت دەم تەکنۆلۆژیە هاتکە توانێت تۆلیداتی ئەنبوو بکە پشکێکیشی بەری تۆ ئەکەوێت هەروە کە تۆ ئەمڕۆ توانی گەنم بەرهەم بهێنی توخم و 150 بکە توخم و 200 بکە توخم و 90 بکە ئێوە بۆ بیر لەم وفورە ناکەن و فکرەکەن پوڵدارتر بووگن نسبەت بە قەبلی نە تۆ فەقیرتر بووگی تۆ چواردانە کالای ئەحمەقانە بە ناوی ماشینێکی ئەحمەقانە و مۆبایلێ وا لە دەستا تەکە یەخچالێکا فکرەکەی حاڵە خاس وگە ئەو زاعەکە فرە خاس بووگە ئەم کالانە ئەوەنە بە وفور لە جەهانە خەریکە تەولید ئەوێت کە تۆ فریای گۆڕینە ئەمانە ناکەی لە وڵاتە غەربیانە ئەو کالای کە تۆ بەرهەمیێنی سەختە گۆشت و خۆراک کالای عەسڵی و ئەساسیە و سەخت بەرهەم دێت لەزا مەردمە بیر ناکاتۆ
نازانێت کە دەوڵەتە ئێرانی خەریکە چی پێکاوە دەوڵەتە عێراقی خەریکە چی پێکا دەوڵەت بێجگە لە تاڵانکاری و نابودیە مردم بێجگە لەمانە هیچ ڕساڵەتێکی تری نییە دەوڵەت تەمامە هەدەفی ئەمەسە قدرت بگرێتە دەسۆ کە قدرەتی گرتە دەسۆ ئێشە قدرت حفزکە حفزە قدرت چه شکلی حفزە قدرەتەکەی بەوەی کە ئەو مردمەی کە تۆ دەسەڵاتە بەسەریا گرتگە مقاومەتی نەمێنێت چۆن مقاومەتی نامێنێ لە فکر و فاسدیکە بەجێ ئەوەی پیاک بێ بیکەوە ناپیاک بەجێ ئەوەی حرامی پێ ناخورێ بیکەوە حرام خوەر بەجێ ئەوەی سووی پێ ناخورێ بیکەوە سوو خوەر بەجێ ئەوەی پوڵی گەوایی پێ ناخورێ پوڵی گەوایی پێ فێرکە خیرەتی تیا بکوژە غروری مردانەی تیا بکوژە ئەمانەی تیا بکوژە ئەم کاورە فاسد دەبێت لێو دووە بەرە کە فاسد بوو بنەماڵە دروست ناکە کە بنەماڵەی نەبوو چوار برای نییە چوار کوڕی نییە چوار کەنیشکی نییە نێسی دەدانە ئینسان یەکتریان خۆش نەگەرەکە کە لە پێناوی یەکتریا خوێن بدەن لەزات دەوڵەتە مێنێت و مشتی ئینسانە فاسد تاکوتەریا کە حیچ مقاومەتی ناکەن لە بەرامبەریانە ئاوا دەسەڵاتە مێنێت و تۆ فکرەکەی تۆ برسی بووی دەوڵەت ئەڕۆخێ دەوڵەت ناڕۆخێ دەوڵەت کانونی مقاومەتی لە تۆ کوشتگە نێسە ناتوانانی مقاومەتکەی دەبرا نییە دەکوڕە نییە تفەنگ و ئەسلحە نییە نان و خۆراکە نەماگە تۆلیدکردنە نەماگە دانەیە کاولی لە ئاپارتمانێکە لە سنە کەوتگی حەجێکە لەم دنیانیە بێژگە لە متری ئاپارتمان قاش دەرهەوا لە ئاسمانگە حەجە نییەی ئەویش دەسی گرکە بە تەمامی سەرزەمین و خاکە ئەم سەرزەمینە پێی ئێژێ مەراتع ملی وا لە اختیار خۆیە تۆش لە سەرزەمینە ئابا و ئەژدادیتە 50 متر ئاپارتمان بووگە بە تەمامە شەخصیەت و داراییت و نە قدرەتی خەریدت هەست نە قدرەتی مسافرەتت هەست نە قدرەتی گەورەبوونت هەست نە قدرەتی بازرگانیت هەست نەتەتوانی تامە مردانەگی بکەی نەتوانی تامە عەزەمەت و گەورەییکەی ناتوانی تامە حیچی بکەی ئێوە بن سەرێبەن لە وڵاتە ئوروپایانە فەرانسە هۆلەند ئینگلستان فکرەکەن چه خەوەرە دەگرا فرە لە سەرزەمینەیەوە قەشەنگترە چیەکە کەشاوەرز ئینگلیسی فکرەکەی فرە لە تۆ ژیرترە کۆی بابەتدا کاورای ئەحمەقێکە حیچی نییە کاورە ئەوامێکی بەبەختە حەجی نییە ئێوە بوو باوەڕتان بە خۆتان نەماگە بوو مەجالە دەنتاڵانتان کەن و ئەم حرەکەتە ئیمڕۆکە لە ئاوایی ڕوانە زەردۆ یاکریاگە حرەکەتێکی گەورە حرەکەتێکی مهمە و جێگەی دەستخۆشیکردنە لە مردمێک کە ئەتوانێت بە مەوقع لە بەرامبەری بۆ خۆی لە بەرامبەری دوژمنی خۆیان بوێسێ دەوڵەتی ئێرانی مردمە ئێشێ بفەهمێ دەوڵەتی ئێرانی بۆ نابودیەکەی هاتکە بۆ فەقیرکردنی هاتکە بۆ لە بەینبردنی هاتکە بۆ تاڵانکردنی هاتکە بۆ زەعیفکردنی هاتکە بۆ بە کۆیلەکردنی هاتکە وەختی لە گرا مقاومەتەکە ئێشێ لە تەمامە ئەبعادە زندگیە مقاومەت لە بەرامبەریە بکە چۆن دەوڵەتە ئێرانی ئەتوانێ بە تورفەت العەینێ سروەتە خانەوادەیەکی کوردی کە 50 ساڵە کوڕ و کەنیشکوەیەک و کارەکەن یەکشەوە 30 بەرابەر کەمتریەکاتەوە تۆ خانەوادەیەکی 5 نەفەرە تەمامە عمری کاری کردگە پەسەندازی کردگە سروەتی 500 ملیۆن تمەنوگە لە تورفەت العەینێکە سروەتە 500,000 دۆلاری تەبدیل بوو بە سروەتە 70,000 دۆلاری 40,000 دۆلاری 460,000 دۆلار لە سروەتەم خانەوادە لە تورفەت العەینێکە دەوڵەتە ئێرانی بردی مردمەکە بەچی هەست بەمە ناکا کە بریاگە بەوەی کە قیمەتە گۆشت کیلۆیە 140,000 تمەنە لە کرماشان لە ئاواییەکانە کیلۆیە 90,000 تمەنە بەوە هەستی پێ ناکە چون کامە کەس ئێشێ تاوانە ئەم تاڵانە بدات پەرواریدار جوتیار کەشاوەرزە کوردی ئێشێ تاوانەکەی بە ئەو ئێشێ مەحسوڵاتەکەی خۆی و هەرزان بدات
کیلۆیەک بەی باوە 4,000 تمەن، کیلۆیە تەماتە باوەوە 2,000 تمەن، بیداوە 2,000 تمەن تا دەوڵەتە ئێرانی بتوانێت تاڵانە مردمە بکە، سەروەتی بدزێ بیقاپێت، هیچ پوڵە نەوت ئەدزێت، هیچ پوڵە تەڵاو مەعادن ئەدزێت، هیچ کۆنتڕۆڵە ئەم مەرزانە ئەکاوە دنیای چەپاوەکردگە لەم مردمە، هێز بازووی ئەم مردمەوە بەرهەمە ئەم مردمی شێشی بدزێت تا بیکاتە ناوە سکمما بەقی برسیەکان کە فڕێداگرە ناوە ئەم شارانە کە کاورا بێژێ وە من چڕەبتێکی ئەس دۆلار بگەسۆ 30,000 تمەن، وە من چڕەبتێکی ئەس 500 ملیۆن تمەن پوڵە من قەبلەن 500,000 دۆلار وگە ئیستە تەبدیل بووگە بە تبدیل بووگە بە 20,000 دۆلار 30,000 دۆلار بۆ چون ئەتوانێ بڕوا هەڵوژە و سێ و تەماتە و پرتەقاڵ و دەستشۆر و ئەمانە بە چی بسێنێ بە 3,000 تمەن و بە 4,000 تمەن و بە 40,000 تمەن و بە 100,000 تمەن بسێنێ نەوەڵات تاغیرێکیان چەنانی نەکردگە ئەزانی لەکوێ باوک ساحێ و دەرتێ لەوەی کە ئەڕۆی مۆبایلێکی حیزی کورەیی بسێنی ئێژە 20 ملیۆن تمەن نێسە 4 ساڵێکی پوڵە کارگەری و کارمەندی جەمکەی تا مۆبایلێکی حیزی چینی و کورەیی بسێنی نێسە وەلێ گۆشتی کاورای کورد و سێوی کاورای کورد ئەتوانی بە مفت بسێنی بە دەوڵەتە ئێرانی ئاوا دەوڵەتە ئێرانی بەسەرشانە تۆ ماگە مردمیش بۆ ڕقم خەریکە چاویان دەردێ 1 ملیاردە مەزدە 1 ملیاردێ تۆ ئێمڕۆ هەسە کوڕە خاس 1 ملیارد ئەکاتە 50,000 دۆلار کوڕە خاس 50,000 دۆلار تۆ حاڵیتە مردم ئێمە نەیانزانی حکوومەت یعنی چی نەیانزانی سڵتە یعنی چی نەیانزانی خۆشببختی و سەعادەت یعنی چی هیچ کام لەمەیانانە بۆ تعریف نەکریاوە نەیانزانی ئابووری یعنی چی نەیانزانی پوڵ یعنی چی نەیانزانی اقتصادی یعنی چی وەختی نەیانزانی وەختی دزی گەورەیان لێ ئەکریان نەیانزانی چۆن ئەم مردمە بەخت بووگە چۆن ئەم مردمە مەجالە زندگی کردنە ئینسانی لێ سنریاگەسەوە چۆن ئەم مردمە تۆ کاورایەکە وەختی فەقیر کرد ئەحساسە بێ مەسرەفیەکە ئەحساسەکە وە دەرد ناخوا ئەحساسەکە هیچێ نییە ئەحساسەکە بۆ مەرگ خاسە ئەحساسەکە سەربارە ئەحساسەکە بێدەسەڵاتە ئەحساسەکە بێوجودە دێ ئینسانە کەرامەتی تیانایەتە دەرەوە چون تۆ واتە پێکردگە ئەم ئینسانە بێ مەسرەف کریاگە تۆ ئینسانتە بێکار کردگە تۆ بە پوڵێکەوا لە دەستاوە ئینحسارە قودرەتی کە گرتکتە سەردەست ئەم ئینسانتە بێ مەسرەف کردگە کالای تەولیدیەکەی مەسخەرە کردگە ئەم ئینسانە مەجالە بازرگانی نییە مەجالە مبادلەی کالای نییە تۆ ڕاهەنە دروست نەکردگە پەدەر سوختە مردم بازرگانی کا تۆ ڕاهەنە دروست کردگە بۆ خاتری ئەوەی کە دام و دەستگای سەرکوتکەرە موەسسەسات و خوات زیاتر ڕۆ بچێتە ناو سەرزەمینە ئێمە تۆ جادەت کێشاگە بۆ ئاخری نقطەی لادیەکانە ئێمە نەک ئەوەی کە اقتصادە مردم بگەشێت و بۆ خاتری وی سروەتە مردم تاڵان کەی مردمە ئێمە ئیستە ئێشێ بەرهەم دروست کا بیوە لە تاران بیدا بە تۆ لە مەیدان بارە تۆ تاڵانی کەی لە تارانە بەتمەن تاڵانی کەی ئەو نەتوانێ مۆبایلێکی کۆرەی بسێنێەوە 20 ملیۆن تومەن کوڕە خاس تۆ مەحسوڵاتە 1 ساڵ زەحمەتە ئەم لەسەر زەمینەکە یا بسێنیوە 3 ملیۆن تومەن و 4 ملیۆن تومەن و 10 ملیۆن تومەن کە کاورا فەقە فەقیرانە پێی بژیت بە کالایە تەولیدە خۆی بە بەرهەمە تەولیدە خۆی تۆ لە تەوزیعکردنە ئەم بەرهەمەیشە 1000 بەرابەر لە بەرهەمە ئەم ئەدزی بۆیە ئەم فیلمە مهم بوو چون ئەمە تەولیدە گۆشتە پەرواریە ئومەتە کوردیە حەقێسی مەیلێسی کالای ئیشێ بواتە جێگەیە کە لەحاظە اقتصادی و بووی بسەرفێت هەر ئەمانەی کە ئەمڕۆ نمونەی ئێوە لەم جەهانە بەناوی ئینگلیسیەکان و بەناو فەڕەنسەویەکان و بەناوە ئەمریکایەکان قوانین کاسبیان واسە تۆ غەڵەتەکەی کاسبی ناکەی بە ئیمپراتوری چینیان و تۆ غەڵەتەکەی ئێمە کاسبی ناکەی تۆ ئیشە کاسبی بکەی ئێشێ بیکە تا ئێمە پوڵدار بووین تا ئێمە وەزمان خاص بێت تا ئێمە بتوانین سوودمان بێت تا ئێمە بتوانین ژیان کەین
هەر کەسێک لە بەرامبەرە بازرگانی ئێمە مقاومەتەکە ئشی لە بینی بووین. ئومەتە کوردی بۆ سەرزەمین دەست ناواتە ئەسڵحە، بۆ کەرامەتە ئینسانی خۆی ناوات، وەێ با بۆ بازرگانی بیوات. گەلێکی بازرگانی کات با خۆی نەدا لە بەلەمەکانە دەریای ئژە بمرێ، با خۆی تا خرخڕەنەواتە ژێرە قەرز، با گشتیان مسلح بوون لە بەرهەمەکانە خۆیان دفاعکەن، کالای خۆیان بە نرخێ بفرۆشن کە ئێشێ بیفرۆشن. کاورا لە تاران و پاڵی داگەسۆ ملیارد سروەتە ئەم مردمە، ئێمە خەریکە تاڵانەکە مفتێ لەسەر شانە ئەم مردمە خەریکە ئەخوات و ئەلەوەڕێت و پوڵەکەی و سروەتەکەی ئەدزێ ئەیوا لە کشوەرانە خارجیە سەرمایە گوزاریەکە. ئەو ئینسانە ئێشێ بکەوێتە حەپە حەپ، ئەو ئینسانە ئێشێ بکەوێتە برسیەتی قەپکاوە زەویە، ئەوانە ئێشێ تەواوی سروەتیان ڕەدەماڵ بێتەوە بۆ مردم. و ئینسانە کوردی ئێشێ پوڵە ئێرانی، پوڵە دەوڵەتە ئێرانی تەحریم کە و بتوانێ کالای واستەی خۆی دروست کات، هەروە کاتوانێ مقاومەتە مردمی خۆی دروست کات. ئەمە و مەسئلەسە کە مردم ئێشێ بزانێ، مردم ئەمانە نازانێت، مردم نازانێت دەوڵەت چۆن کارەکات، مردم نازانێت چۆن تاڵانەکرێ، مردم نازانێت سەتحێ لە ڕەفاه و خۆشببختی کە ئێشێ بیوێ چه شکڵیە. کاکەیان تۆ جاران باوات گەنمی ئەکاڵی توخم و پەنجیە کرد، نانە خۆی ئەدا، نانە ژن و مناڵی ئەدا، ئەوەی کالای ئەو وەختە وایە بووی، گای بوو، حەیوانی بوو، ئەسڵەحەی بوو، ئەسپی بوو، قاتری بوو، ئەوانەی بوو. براکەم تۆ ئیستە تراکتۆرت هەز توخم و 150 دەرتێریت، یعنی چەنێ؟ یعنی تۆ 40 بەرابەری باوا گەورە تەولیدی سروەتەکەی، دەی تۆ 40 بەرابەری باوا گەورەت وەزە زندگیت خاسە، تۆ فکرەکەی تۆ پراید و تراکتۆرێکە ئەس فرە وەزع خاسەمە 40 بەرابەر نسبەت بە باوا گەورەی تۆ فەرقەکە. کوڕە خاست پراید دانەی 4000 پۆندە، 4000 پۆند پوڵە کارگەرێکە کە ئێشێ لە 3 هەفتە دەریبێرێت. 3 هەفتە پراید حیس چییە؟ تەولید ئەنبووکردنی، تەولید ئەنبووکردنە ماشینە و قەتەعاتە یەدەکیوەی چەسپێنێتە قەی یەکتری، دەستگاس کارەکە و پرس ئەکا و فلز ئەداتە دەرەوە. خوشتە عەجیب و غەریبێک نییە. ئەمانە لای ئێوە ئەوێتۆ سروەتە ناس، ماشین سروەت نییە، موبایل سروەت نییە، زەمین سروەتە، تەڵا سروەتە. ئەخ موبایل کەی سروەتە؟ کالای ئێلکترۆنیکی ماشین کەی سروەتە؟ تۆ بە عینوانە سروەت تەماشای بکەی. بۆیە مردم هیچ وەخت نانی شێم حساو کتاوە نەبکات. مردم فکرەکە ڕقەمە ملیۆنەکەی ئەڕواتە سەر بە ئەو میزانە سروەتمەند بگەنە ئەزیزم تۆ بێ قیاسە خۆتەکە جەهانە بکە، تۆ قدرەت خەریدێکە نییە، شتێنێ لە گیرفانتە، تۆ بەوا هەڵخەڵەت یاگی لە لای خۆتان نان و گۆشت و میوە هەرزانە خۆی، بخاتریەوەی ئەوە بەرهەمە خۆتە، لە گیرفانە خۆتی ئەوەڕن، ئەی بەشی ئەکەنەوە بەسەر خۆتە. دەنا تۆ ناتوانی موبایلێکی ساختی کوڕە بسێنی وە 400,000 تمەن، ناتوانی، ناشی 20 ملیۆن پێ بێ بە موبایلێکی قۆڕ. تۆجو ئەفەرمون و ئەمە اتفاقێکە کە ئێشەی بەرەبەرە مردم بێدار بکات و شاید مردم خۆی ناتوانێت تەحلیل ئەم شەرایطە بکات کە خۆی تێکەوتگە، خۆی ناتوانێت بێژێ ئەم مقاومەتەی بۆ کرد، بنیادە تئۆریکە ئەم مقاومەتە چ بوو؟ بنیادەکەی ئەمەسە. ئەوانەی کە فرە حەزەکەن بە دنیای غەرب، ئەوانەی کە فرە حەزەکەن بە نێئۆلیبرالیزم، ئەوانەی کە فرە حەزەکەن بە جەهانی بوون، شێ لە بەشە بازرگانیەوە کارانە بکەن. بەرهەمهێنەرە کورد حەقی هەز بەرهەمە خۆی لە بازاڕی جیهانیە بفرۆشێت، حەقی هەز بە تمەنە ئێرانی نەیفرۆشێت. تمەنە تڕۆی ئێرانی چییە؟ بۆ چی ئێشێ بە تمەنە ئێرانی بیفرۆشێت؟ لەسەر چی؟ لەسەر چی مردمە ئێمە بەم گشتە تەولیدەیە کە هەر فەقیرە هەر برسیە نان نییە بیخوات؟ گشتی سووە تەقزیەی گرتگە.
ئەمە داستانێکە کە ئێشێ لەسەر زەمینە ئێمە مردم پەرەی پێ بدات و بیناسێت. ئێمە لە دیبەیتەکانە ئایندا ساختارە دەوڵەت، اقتصاد، تەوجیهات، کڵاو بەرداریەکانی شعارەکانی کە بە ناوی زەرورەتی دەوڵەت بەحسی ئەکات بەحسەکەین کە گشتی دروست نەبوونە دەوڵەت لە جامعە بە سایز و قوارەیەکەمانە تعریفیەکەن بە ناوی کۆرپۆریشنەکان عاملە ڕەهایی مردمە، عاملە سروەتمەندبوونە مردمە، عاملە قودرەتمەندبوونە مردمە. هەرو جۆرەی کە ئەجدادە ئێمە زندگیان کردگە ئێمە ئەتوانین بە تەجروبەی ئەمڕۆژینەمان زندگیەکی دروستتر، بتەوتر، ئەمڕۆژینتر بە ئەبزار و قودرەت و تەکنۆلۆژیەکەوا لە بەردەستمانەوە بکەین و بتوانین سامانێکی باشتر لەسەر زەمینە خۆمان بین. ئەمە بە چی ممکنە؟ بە دخاڵەتە دانەدانەی ئومەتە کوردی لە ئیدارەکردنە کۆمەڵگام و ممکنە. نە ئیدێ تاڵانچی، ئیدێ تەنپەروەرە فاسد بێشەرەف بەناوە دەوڵەت بکەوێتە گیانە مردم و کارمەندانە مؤسسات دەوڵەتی و عیدەیەکی قەلیل بە ئینحسارات و بتوانن مردم ڕابماڵن و مردم هەڵدڕن و مردم نابودکەن و مردم زەعیفتر و کۆیلەتر بکەن. ئەمە مەسەلە بوو. ئەمە مەسەلەیە هەڵبژاردنە یاڵەتە متحدەی ئەمریکا. تماشاکەن ئێمە یەکشت ئیشێ بزانین لە ئەسڵ و بنیاد داستانەکە ئەمەسە هیچ دەوڵەتێ لە دنیا بۆ سەعادەت دروست نەکریاگە. من ئەمە لە بەشە فەلسفەی سیاسی ماکیاوە لە تەوزیحدا. ئەوە لە زمانە قڕونە وستا بوو لە ئوروپا کە دەوڵەت بە نوعێ مەسئولیەتە ڕستگاری و ڕزگاریە مردمی بە عوهدە بوو لە حازە ئەخلاقیۆ بۆیە تێکەڵاو بوو تەک سیستەمە دینە. دەوڵەت و کۆرپۆریشنەکان وەزیفەیان ئەمەسە قودرەت و دەسەڵات بگرنە دەست و وەزیفەیان ئەوەسە دەسەڵات بهێڵنەوە، بیگرنە دەست و بیهێڵنەوە. ئەگەر تۆ وا دەوڵەتت دی کە ئەمان زەرورەتیان دروست بووگە و لەسەر ئەم ئەساسە دروست بووگن ئەو جار تۆ ئەزانی دەوڵەت بۆ ئەوە هاتکە تۆ تاڵانکە و هاتکە کە تۆ قبوڵیکەی و تۆ دەسەڵاتی ئەو بەسەرە خۆتا بە تەمامە مەعنا قبولکەی بە سوورەتە مطلق قبولکەی و پرسیاری لێ نەکەی چون دەوڵەت قەیرە قابلە پرسیارە. تۆ ناتوانانی پرسیار، تۆ لە خوا توانی پرسیارکەی ولی لە دەوڵەت ناتوانانی بیکەی. تۆ ئەتوانی بڕۆی لە خەڵوەتا تەوبە بکەی خوا بوەخشێ، بەڵام دەوڵەت تەوبەمەوەبێ نییە. دەوڵەت گرتێتی ئێدامەکە، گرتێتی ئەبەد و دەهرەت خاتە زندان. ماڵە ئەتوانێ زەبتکە، پۆڵ ئەتوانێ بووە کەس و کاراتوانێ بکوژێ بێت و ملی سەر تا جواوە کەسیش نەداتەوە. ئەمە دەوڵەتە. تۆ ئەگەر ئەمتە فەهمی ئەزانی هیچ دەوڵەتێ لەم دنیا بۆ سەعادەتە مردم نەهاتکە. شغڵێکە بۆ خۆی تعریفی کردگەسەوە ئیدێ ئینحسار تەرەب، ئینحسارە ماڵی، ئینحسارە بازرگانی، ئینحسارە قودرەتە سیاسی، ئینحسارە قودرەتە توندوتیژیوا لە دەستیا سوارە لە مردم بووگە. مردم تاڵان ئەکا، هێزە مردم بە تاڵان ئەوە، مردم ئەحمەق ئەکا، مردم فاسد ئەکا تا تەباتە سەر ئەم مردمە وەکو مەڕ و ماڵات بۆ ئەو بەرهەم بهێنێت و مەسرفکە و ئەو بتوانێت بەسەر سەر ئەم مردمەوە ئەربابی بکاوە گەورەی بکە و دانیشت بێنەوێ. پس لە ئەساسەوە ئەم بازیە ئەحمەقانەیە فیمابینە ترامپ و بایدن و جمهوری خاو و دموکرات مشتێ بازیە ئەحمەقانەیە ڕقابەتە فیمابینە کۆرپۆریشنەکانە بینە خۆیانە. وەلەو تاڵانەی کە لە مردمە جیهانی ئەکەن دە ئیستە کامیان بێتە سەرکار وە نەفعە کیس. تەمامە دەوڵەتانە دنیا ساختەوە پەرداختەیە دەسە ئەوانەنە کە نظامە سوڵتەی جیهانیان دروست کردگە. هەر بنەماڵەیەک لەم جیهانە لە جێگەیەکە دەسی وا لە ناوی قودرەتە وا لە ناوە کانونە زەدوبەندی ئەمانە ڕقابەتە بازرگانی تەک یەکتریاکەنها. لە ڕقابەتە بازرگانیە هیچ کامیان ناکوژێ. مشتێ مردم لە مۆسەتە نابود ئەکەن، مشتێ ماڵە مردم و شارە مردم و خانەی مردم و کوڕ مردم ئەدەن و کوشت. بۆ ئەوان هیچ اتفاقێک ناکەوێت. هاتنە دۆناڵد ترامپ و هاتنە بایدن هیچێ ئەوەز ناکە، فقط کەسانێ زیاتر ئەخۆن، کەسانێ کەمتر ئەخۆن. ئەمما ئێمە حەز ئەەکەین چه اتفاقێ بکەفێ لەگرا یەکچێت مشەخەسە.
ڕەفتارە مردم بەرئەساسە ترسەکانیانە بەرئەساسە منتەق نییە. دۆناڵد ترامپ لە دەورانێکا کە ئەم جەهانە بەرەو خەسیاگی چوو هات ئیدعای کرد کە ڕەهبەریشی قودرەتمەندە. مردم حەز بە ڕەهبەرە قودرەتمەندەکە. مردم حەزی لە ئینسانە خوێڕیە ڕاڕایە درۆزنە سیاست باز نییە. حەزیسی لە کاورایە ڕۆک قساکە. دۆناڵد ترامپ ڕۆک قساکە. دۆناڵد ترامپ هات وتی من ئیاڵەتە متحدەی ئامریکا گەورەترین کۆرپۆریشنە و ئینتەرپرایزە جەهان قودرەتمەندترەکە. هەرچی ڕەشە هەرچی چەرمەگە پێپەتیە حەز بە دۆناڵد ترامپەکە، حەزی پێەکە. لەگرا یەک چت مهمە، یەک اتفاق مهمە ئەگەر بکەوی، ئەویش ئەمەسە: ئەم مردمە ئامریکا کە ئەسڵحە وا لە دەستیانە، بە تایبەتی ئەو بەشە لە مردمە چەرمەگە ئامریکا وا تاڵانە سروەتی یەکریت و پڕە لە حرس و پڕە لە ترس، نەکەوەی کە ئەمیق ئەنوارێ بە قەزایە، بەڵام هەرەوەی کە بتوانێت دەست بواتە ئەسڵحە، وەکو شەڕەکەی 1860 بکەونە گیانی یەکتری، وەکو داستانە یاڵەتە جنوبی و یاڵەتە شمالی لەسرە ئەم قەزیە ئەوزاع جەهان بڕێکی خاسە خوا. بڕێکی خاسە خواگەر یاڵەتە متحدەی ئەمریکا دووچارە جەنگە داخلی بێ کە امیدوارم بوێت. دەرغەیرە ئین سورەت ئەم بازیە بازیەکی ئەحمەقانەس چ دۆناڵد ترامپ بیواتە و چ بایدن. ئەوە لەسەر ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ بوو. بە باوەڕێمە خطوتە کولیە ئەمانە یەکێکە لە تاڵانچێتی لە نابودکردن تکنیکەکانیان فەرقەکە. یەکێک زەریفتر ئەیکە، یەکێک قێزەونتر ئەیکە. ئەویش نوع بازیگەریە کەس بازیەکە خۆشەکەن بۆ مردم حەزی پێ بکە. هەر دەفە ئەو جۆرێ خۆ ناکرێ ئینسان هەرچیشەوە نان و دۆ بخوا. یەکی بێرن ئەنتەریاتی تر بکە، یەکێکی تر بێرن ئەنتەریاتت تر بکە. لەگرا حەیج ڕەبتێکی بە چارەنووسە ئەم مردمە لە جەهانان یا مردمە لە جەهانا بەردەتر، کۆیلەتر، نابووتر، کاولتر، فاسدتر، بێدایک و باوکتر ئەکرێن. وەمە سیاسەتە کولیە گشتیانەوە ناگۆڕدرێت. حەیج اتفاقێکی تیا ناکەفێ. تەنیا ئومیدێک کە من هەسم ئەمەسە لە ژێر ئەم گشتە فشارە اقتصادیە کە دەوڵەتە ئەمریکا فقط بە فدرال ڕزەرڤ خۆی 27 تریلیۆن دلار قەرزارە و ئەمە قرارە لەسەر شانە مردمە ئەمریکا ساخۆ بێتەوە. مردمە ئەمریکا تحت ناوە هەر تەوەهومێکە هەست. طرفداریە لە ترامپە، تەقەلوبە لە انتخاباتە، لە هەرچی هەست دەست بواتە ئەسڵحە. هەرەمێکە دۆناڵد ترامپ ئیمڕۆ مەترحەکە کە لە ئەمریکا تەقەلوب لە انتخاباتە ئەکرێت لەم سیستەمە مۆزەخرەفە. ئەمە خۆی جالبە. ئەمە خەریکە ڕوویەیەکی تر لە داستان بۆ ئێوە دەرئەخا. ئەمە ئەوەڵین بارەکە اتفاقێکی ئاوا ئەکەفێ و ئومیدوارم منجەر بە شەڕ داخلی و ناوە یاڵەتە متحدەیە ئەمریکا بێ بەشک و بتوانن ئەم دەوڵەتە کێش نەخوارەوە. دەوڵەتە فاسدە یاڵەتە متحدەی ئەمریکا بکێشی تخوارەوە. مشتی دلارە کاغەزیە ئەحمەقانەی کوا لە دەسە ما بەقیێ کۆرپۆریشنەکانە جەهانە باتڵ ئەوێ ئەرزشی نامێنێ. ئەو جارە ئێمە ئەتوانین سازمەندەهیە مردم بکەین بەر عەلەیه ئەم کۆرپۆریشنانە و ئاغازە پایانە دەسەڵاتە قەیزەونە نظامە کۆیلەکەرە سڵتەیە جەهانی بین. ئێمە ئەو ئاواتە ئەتوانین بخوازین و لەم ڕاستا کارەکەین. وتم ئێمە خەبەرێک بەکار ئەوەین کە بە خۆمان هێزەدا. ئێمە تاریخێک حەزی پێ ئەەکەین کە ئەم تاریخە هێزمان پێدا، قدرتمان پێدا، نشاط و شور زندگیمان پێدا. ئێمە خەبەرهای دروستکریاگەی کە بە نەفع ئەمانەی کتابە ئیمڕۆ تەپیانداگەسە سەر ئەم کۆمەڵگا نەبەکاری ئەوەین، نەحەزی پێەکەین وتین ماهیەتە قێزەونی ئاشکارەکەین و تەکیا دەرەکەفین. پس یاڵەتە متحدەی ئەمریکا و هەڵبژاردنە یاڵەتە متحدەی ئەمریکا ئەوە بۆ ئێمە مهمە کە بێت و شەڕە داخڵی. فقط ئەم هەڵبژاردنە لەم ڕاستاوە بۆ ئێمە مهمە. ئومیدوارین ئەویش تەوەسۆتە مردم بترازێت و عیدەی لە پشت ئەم جەریانەونە کە بیترازێنن، یعنی بێتۆ شەڕە داخڵی لە یاڵەتە متحدەی ئەمریکا. ئەگەر نەوێت بە دەردە توورێ ناخوا بە ئێمە هیچ ڕابطێکی نییە، چ بایدن چ ترامپ نایدن، هیچ فەرقی ناکە. مشتی ئەحمەق، مشتی پوفیوزن و بەسەر شانە مردم و دانیشتگن و هیچ اتفاقێکی مەیمونە خاص لەم جەهانە ناکەفێ. ئەم مردمە دنیا نافەهمن تەکنۆلۆژیە کە بەشەر دروستی کردگە چەندێک زندگی ئینسانەکانی مرەفەه کردگەسەوە، چەندێک ئینسانەکان مەشایە ڕاحەتتر، تێرتر،
زندگیان بکردایە وەلێ ئێوە ناوێنن کە 5 میلیارد لەسەرم کوڕەی زەمینە برسی ئەخەفێ. ئێوە فکرەکەن مردمە ئەوسا لە ئەشکەوتە خەفت و لەژێرە چادر، بەڵام حەڵەوی ئابادەکانە کنارە شارە گەورەکانە ڕیۆ دۆ ژانیرۆ، نیویۆرک و واشنگتۆن و لەندەن و تاران ناوێنن کە بە ملیۆن ئینسان لە کەسیفترین شەرایط زندگی بە شەریاخریکن زندگیەکەن. ئەلا ڕقمە موفورە لە سروەتە کە بە یۆمنە تەکنۆلۆژی توانی گیانە بەدەستی بێرن. مردم برسیە، مردم کاولە و مردمیان بە تەوەخم و بە میدیا و بە تەسویرهای خیاڵەنگیزە وەهم بەرەنگیز گرتەکە. لایەوە خۆش.